ئایا دەزانی بۆچی لە گەرماودا گۆرانی دەڵێن؟ وەرم با پێتان بڵێ. گەرماو شوێنێکە کە زۆرێک لە خەڵکانی جیهان تێدا گۆرانی دەڵێن کە زۆرینەی کات لای خۆشیان جێ پرسیارە بۆچی تەنها لە گەرماودا گۆرانی دەڵێن. بەپێی توێژینەوەیەک نهێنی گۆرانی وتن لە گەرماودا ئەوەیە کە شوێنێکی داخرا و گەرم و بێدەنگە و حاڵەتی پشودان بۆ مرۆڤ زۆر ڕەخساوە. هەروەها گەرماوکردن یەکێکە لەو کاتانەی کە مرۆڤ بەتەنیا لەگەڵ خۆیدا دەمێنێتەوە و دوورە لە هەموو بێزارکردنێکی دەرەکی. ئەو هەستا ئاسوودەیەی لە گەرماودا دروست دەبێت دەردانی دوپامین زیاد دەکات کە یارمەتی دەرە بۆ بەرزکردنەوەی ئاستی داهێنەرانە بە شێوەیەک کە هانی گۆرانی وتن بدات. ئەگەر گەرماوکردنەکەت بەدڵ بێت ئەم دەردانە زیاتر دەبێت و زیاتر پاملەرە بۆ گۆرانی وتن. دۆخەکە خۆشتر دەکات چونکە گۆرانی وتنەکە دەبێتە هۆی هەناسەدانی باشتر. ئەمەش دەبێتە هۆی زیاتربوونی جوڵەی ئۆکسجین بۆ خوێن و باشتربوونی سۆری خوێن کە دەروون و تەندروستی مرۆڤ باشتر دەکات و وزەی پێدەبەخشێت. کاریگەری دەنگی یەکێکی ترە لە هاندەرەکان بۆ گۆرانی وتن چونکە بچووکی گەرما و داخراویەکەی دەبێتە هۆی ڕاگیرکردنی دەنگ و دیوارەکان شەپۆڵەکانی دەنگ هەڵنامژن بەوەش دەنگ لە ساتی ئاسایی خۆی خۆشتر دەردەکەوێت. بە کورتی مرۆڤ بۆیە لە گەرماودا گۆرانی دەڵێت چونکە لەوێ کەسێکی تەنیایە و کەس ناتوانێت بڵێت دەنگت ناخۆشە.